بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵ و بەختەوەرم لە هەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز دەگەمەوە. ئەم هەڵقەیە درێژە پێدەری بەشی یەکەمی دیدارەکەمانە لەگەڵ بەڕێز مامۆستا فاتح میرزا تێکۆشەری دێرینی گەلی کورد تێکۆشەری باڵی مەکتەبی سیاسی. لە هەڵقەی ڕابردوودا لە بەشی یەکەم لەگەڵ مامۆستا لەسەر زۆر تەوەروەستاین. یەک لەوانە منداڵی لە کەرکووک و ژیانی لە گەڕەکەکانی زێویە و شۆرجە و چەنگەڕەکێکی دیکەی ئەم شارە و هەروەها تەواوکردنی خوێندنی سەرەتایی و ناوەندی و هەروەها تەواوکردنی خانەی مامۆستایان و هەروەها لە کاری سیاسیشی بەشداریکردنی کاری سیاسی و پاشان چوونی بۆ شاخ بۆ بەشداریکردن لە شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1963 لەسەر داوای ڕەحمەتی زەبیحی. لەم هەڵقەیەدا هەوڵ دەدەین لەم بەشەی دووهەمدا درێژە با گفتوگۆکانمان ئەدەین لەگەڵ مامۆستا فاتح. مامۆستا لە هەڵقەی پێشوو گەیشتینە ئەو خاڵەکە جەنابەت باسی لە یەکترازانی نێوان هەردوو باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتیت کرد و جەنابەت باسی ئەوەت کرد کە لە کۆتاییدا با بڵێن لە کۆتایی ئەو ململانەیە گەیشتە با بڵێن ڕوبەڕووبوونەوەی چەکداری. ئەو ڕوبەڕووبوونەوەی چەکداریە بە کێو گەیشت؟ ئەو ڕوبەڕووی تەبان ڕوبەڕووبوونەی شەکداریە ئێمە من و شەهید فەیزوڵڵا هاتینەوە بۆ کەرکووک بۆ چارەسەر تۆزە تەندروستیمان تەواو نەبوو چونکە ڕێگەڵمان کرابەوە سەیتەرات نەمابوو ئیتر هەر کەسێ بە ئاراجوی خۆی هاتوشوەیە کرد و ئێمە هاتینەوە بۆ کەرکووک بەڕاستی. لەو کاتەیە ئیتر هێڕش دەستی پێ کرد و لە ئەڵقەی پێشەوە باسم کرد لە سێ قۆڵەوە بۆ سەر پێشمەرگەکانی باڵی مەکتەبی سیاسی کەمە لە ماوەت هەموو لە ماوەت ئێمە نەگەشتینەوە ماوەت دەبەر ئەوەی مەلایەکان گەماروی هەندابوو لە کەرکووک ماینەوە ئیتر ئەو بوو وەکوتم بۆ یەکەم جار پێشمەرگەی کوشت. ئیتر ئەوان پاشە کشەیان کرد چکە هێزەکە زۆر بە قۆل بوو ئەوەی زیاتر پێشمەرگە نەکوژێ و زەرەر زیاتر نەبێ جەماعەتەمووی چوونە سنووری ئێران و ئێرانی چەکەکانی لیاوەرگرت و بریانە بۆ هەمەدان تقریبان ساڵێک و مانگەمانەوە سیان زەمان من و شەهید فەیزوڵڵا لە کەرکووک ماینەوە. ئیتر ئێستاوە ئیتر حیزبەکەی ئێمە کە پارتی دیموکراتی کوردستان بووین باڵی جەلالی قەدەغەکرا لەلایەن حکوومەتەوە مەلایەکانیش بەرەگان کردەوە لێرە لە کەرکووک لە سەرەتای جادەی کۆماری لەسەر شارع جمهوری ئێستا کە ئەو بارەگاکەی ئێستاوت زاهیری ئەو جێگایە بارەگای لە قیسێ بوو بعد یەکەم جار کەریم سنجاری هات بووە مەسوول. ئیتر ئەوان لە ناو شار کەرکووک بوون ئێمە هینمان نەما حکوومەت کەوتە چاودێری ئێمە لەبەرەوەی قەدەغە کرا. من لەو کاتەیە چوومەوە بۆ دەوام چونکە پۆلی سێ خانی مامۆستایان بووم دارمعالیمی ئەمساڵ کە تەواوی کەم و دەرچم ئەبم بە مامۆستا کە چوومەوە تەبعاً وەرگیرامەوە لە پۆلی سێ لە تعلیم تەپە بوو لەوێ دارمعالیم لەوێ بوو چوم لەوێ دەوامم کرد بەردەوام بووم بەڵام لەم لا کاری حیزبیمان چیمان کرد حیزبەکەمان نوێژەم کردەوە ئەو بەڕێزانە ئەو هەواڵانە مستەفا کرێکار ڕەوف عارف کاک محەممەد جەبار محەممەد ئیسماعیل فەتاح یعنی کۆمەڵەی تر بەڕاستی بناغی ئەم حیزبەیان دامەزران لە کەرکووکە و ڕۆڵیان هەبوو لە چەسپاندنی بیر و باوەڕی حەزب لەناو شاری کەرکووکە. ئێمە هاتینەوە کۆنفرانسێکمان بەست بەڵام بەنیهێنی کۆنفرانسەکەش لە گەڕێکی یادگار بوو ماڵی سەدرەدین هەبوو بیناساز بوو جا خەڵکات شوێ کرد و لە کرێکار و لە وەستا و ئەمانە وەستای بینا بوو. حیزب خانوویەکی بۆ گرتبوو لە سەروی چایخانەی یادگارەوە ئیتر هەڵبژاتن کرا هەر نوێنەری تەڵان هەمووی بەنیهێنی ئەمانە ئێڵەم کاتچوونە ماڵەکان کۆبوونەوەمانەکە دەبێت یەک لە دوای یەک بە ماوەیەک مەیلمان هەبێ سێری ئەملاولا بکەیت نەوەکو سیخۆڕەکانی حکوومەت
چاودێریمان بکەن لەم ناشەوە مەلایەکان بارەگان هەبوو هاتوچوانە کرد و کۆبوونەوەیان هەبوو چالاکییانە نواند و ئێمەش بەنهێنی کار و چالاکی خۆمان ئەنجامەدا ئەندامانی کۆنفرانسەکە چون کۆبوونەوە لەو کاتەیە هەر یەکێ بە دوای ئەویترەوە ئەو کاتە هەمەی حاجی تایر سەرپەرشتی ئەندامی لجنەی مەرکەزی بوو سەرپەرشتی کۆنفرانسەکەی کرد ئیتر هەڵبژاردن دەستی پێ کرد من و مامۆستا فایق کاپرۆشی برای بەڕێز و خۆشەویستم و لەگەڵ شەید فەیزوڵڵا و کۆمەڵە برادەری تر بە ئەندامی لیژنەی ناوچە دەرچووین ئیتر لیژنەی ناوچەی کۆن طبعا خۆتە دانی کە کاتێ لیژنەی تازەی هەڵەبژێر کۆنەکە دانیشن لە دوایە کۆنفرانسێکی تر بوو کاک محەممەد جەبار بۆ ئەندام لیژنەی ناوچە و لەگەڵ مەنسوور تایر جەماعەتی بەرحەڵ ئێمە درێژەمان بە خەباتی خۆماندا لە ناو شارە کە باسی ئەومانە کرد کە ئەم مفاوەزات و ئەم گفتوگۆیەی نێوان مەلایی و نێوان حکوومەت هیچی تیا بەسەر نییە و تەنها بۆ هەڵخەڵەتاندنی کووردە واش دەرچوو قسەکانمان هەمووی تەواو دەرچوو مامۆستا و کارانەی کە ئەتان کرد کاری سیاسی بەنهێنیە بوو هەمووی بەنهێنی بوو ئەنجا من لە دارالمعلمین بەردەوام بوو مەسئولی یعنی ئەندامی لیژنەی ناوچە بووم مەسئولی دارالمعلمینی خۆمان بووم لە ڕۆژی 24/4/1965 من و لە شەید فەیزوڵڵا لە کۆبوونەی لیژنەی ناوچە پاشەوەی کۆبوونەکە تەواو بوو ئەو مستەمسەکات و ئەو هێنانی حیزب هەبوو هەمووی لەگەڵ خۆمانە هەڵماگرت لەو وەختە تەکسینە بوو بەپێ خۆشمان ماڵمان لە شۆرجە بوو من ماڵمان لای تەکیەکەی شەق عەبدوڵڵا بوو شەید فەیزوڵڵا لەسەری ماڵی ئێمە بوو کاک محەممەد لە پشتی هێنەکەەوە بوو محەممەد جەبار ئێمە ئەشیاکان هەڵەگرت بیبین لە ماڵ کاک محەممەد جەبار لەوێ دایبنێن و بیشارینەوە ئەگەمە لێ نییە ئێمە هینمان لەسرە چاودێریمان لەسرە ڕۆیشتێن خوا بەوە ڕەحمی کرد کە ئەو کاتێ ڕۆیشتین نەگیراین چون ئەشیاکانمان کاک محەممەد لە ماڵ بوو هەموو ئەو هینی نهێنی و دەفتەر و کۆبوونەوە و مەحزەر و بریارەکان و هەمووی لەلامان بوو ئەگەر بگیرایە یعنی ڕێخستەکانی ناو شاری کەرکووک زۆری ئاشکرا بوون تەسلیمان کرد هاتینە دەرەوە من و شەید فەیزوڵڵا ئەو وەختە بینایەوش نەبوو بەس چایخانەکەی باوک ئەرپە لەوە دەشتە هەبوو ئەو دوایەکەی هەمووی کشت و کاڵ بوو سێرمان کرد دوو کەس بەرامبەرمان هاتن زانیمان ئەمە شتێکەیە تازە ناتوانین بە هیچ لایەکیشا بڕۆین چکە ئەم لامان چۆڵە ئەو لامان چۆڵە ئێمەش خۆمان تێک نەدا ڕاست بەرەو ڕوویان هاتین وەختێکمان زانی دەمانچیان دەرکرد یەکسەر تەسلیم بن کە لە بچیان کرد دەست من و کاک فەیزوڵڵا کابرایەکە بوو ناوی بەها بوو بەهادین توکمان بوو بەهۆی ڕووداوەکانی 59 زۆر ڕقی لە کورد بوو ئەنجا هەوڵێدا کە هەتا بتوانێت زەرەر بە کورد بگەێنێ وەڵا ئێمەیان گرت و جێبێکیاندا نەبوو لەمە قادردانساز نەمازانین جێبی ئەوانە وەڵا ئێمەیان خستە پشت جێبەکە و چادیرانی بۆ مۆقفسەرای ئێمە هاوتە مۆقفسەرای لێرە ئیستا لەسەر پردەکەی خوارەوە مریشکۆشەکان بەزت ئەو بەرەوە ئیستا کراوەتە مۆڵێکی گەورە هین کاکسامان بەڵێندەر هین ئەوە ئەو کاتە هین بوو جێی تەسفیرات بوو ئێمەیان کردو ژوورەوە من و شەید فەیزوڵڵا ڕۆیشتین سیاسیەکان هەندێک شوعەکان و مەلایەکانش لە ژوورەوە بوون کاک جەوەر عەودل فایق یاروەلی خوا عەفویان کە لەوێ بوون ئێمەش ڕۆیشتین جێگایان بوومان ئامادە کرد و لەوێ لەگەڵ لەوێ جەلالی و مەلایی لەناو سجن یەک بووین یعنی لەوێ جیاوازی نەبوو لە جیاوازی نەبوو چونکە یەک دوژمنمان هەیە ئەجا بەڵام بەعسیەکان لە قسمی خوارە بوو لەگەڵ پیا و کوژ و
تلیاق فرۆش و ئەمانی لەسەر بەدڕەوشتی گیراون و جاعام بوو تەسفیراتە هات لە مووسڵەوە شەوێک لای ئێمە ئابوون و ئەیانە برد بۆ بەغا لە بەغاوە یان هاودیان هەبوو بۆ مووسڵیان بۆ سێمانی بەڵام ئێمە لەوێ دوای بۆ بەیانی بۆ وابزانام یەک ڕۆژی پێچوو یان دوو ڕۆژی پێچوو کۆمەڵی خەڵگیرا لەوانە خوالێ خۆشبوو مەنسوور تایر و عەزیز تایری برای هاوردیانیان مامۆستا پایقیان هاورد عینەن هەمومان لەوێجا محەممەد دەوێت هێن هەبوو مەلاشینە مامۆستا ئیخباری کرابوون کە هەمووتانەوە بە یەکەوە چووکە لەبەر هەموو چاودێریمان لەسەر بوو مەلایەکان حڕ بوون ئەوان بە ئەرەجوی خۆیان چالاکیانوان هینانەکرد بەس ئێمە گیراین هەمومان چووکە قەدەغە کرا بۆ حیزبەکە ئێمە وەکوتم کە هەر کەسێ لەو چاودێری هەر ئێمە تەقرێکمان لەسەر هاتبوو من و شەید فەیزوڵە کەوا ئەندامی لژنەی ناوچەی پارتی عەمیلین وان نووسا بوو بە عەرەبی طەبعاً بینەکەمان بینی تەقریرەکە لە سیژنێکە ئێمە ماینەوە هەتا تقریبا من حەوت مانگ مامەوە 6 مانگ بالضبط چووکە لە 24 دەی 1965 دراین بە محکەمەی ئەمن الدەولە لە قشە بوو من و شەید فەیزوڵە دراین بە هێن لەوێ بردمانیان بۆ محکەمەکە عەسکەری بوو مەدەنی نەبوو هەمووی زابتی دەرەجەدار بوون لەسەرەوە لە قاتی دووەم لە هی لە قشە ئیتر محکەمەکاری وتیان ئێوە هینتانەوێ پارێزەر عید بە خۆیانە وتمان ئێمە خۆمان پارێزگاری لە خۆمانەکەین ئیتر مدەعی عام هەسا کۆمەڵێ قسەی ناوتورەی بۆ ئێمە دروست کرد وەکو ئێمە باوکی ئەومان کوشت بێ ئەمانە عەمیل بوونەوە ئەمانە لە ناو لە تاوێ ڕەگ و ڕیشیان هەڵکەندێ ئەمانە عەمیلن و تێکدرن و مخەڕیبن و تا کۆمەڵێک ئێمەش تێدەویمانە کرد باشێمەچی لەمانم کابرای کردووە مدەعی عامەکەیە حکم چی دران مامۆستا لەو محکەمەیە چیان حکم دان ئێمە محکەمەکە لە عینەن بڕیاریاندا 11 مانگ حکم بدرێ مع ئیقاف التەنفیذ لەبەر ئەوەی من تەلەبە بووم لە دار المعلمین و شەید فەیزوڵەش باوکی بازرگان بوو کوتاڵی پرۆژەم حەسیرەکە ئەلوێ بوو ئەویش ئێمە لە دیپاعی خۆما وتم من ئەمە بم مامۆستا و خێزانەکەم بەخێو بکەم و ئەیتر ئەم قسانە ئەویش وتی من باوکم هەژارە و دوکانی هەیە و طبعا ئەم قسانە لە محکەمە نایخوا ئەوان تەقریری خۆیان هی معتەمەدیان هەیە کە ئێمە ئەندامی حیزبێکی عەمیلین کە پارتیە ئیتر بەڵگەنامەی ئەوتۆمان لەسەر نەبوو هیچمان پێ نەگیراوە کەسیش ئەترافی لەسەرمان نەکردووە حکم دراین و 5 ساڵیش ئەبێ چاودێری بکەین تحت المراقبە ڕۆژی دوو جا بین من لە مەڵمان چوو بۆ عەرەفە لە شۆرجەوە ئەو 6 مانگێکە لە ژوورەوە بووم ئەبێ ڕۆژی دوو جا بڕۆم لە مەرکەزی عەرەفە لەوێ دەفتەر هەیە ئیمزای بکەم کە ئامادەم حضور ڕۆژی دوو جا چووی مامۆستا نەچووم هەر نهاییان نەچووم ڕاستەکەی خەڵدم بۆ دەرچوو 5 ساڵ بەرحاڵ کە محکەمەکە تەواو هاتینەوە برادەران پیرۆزبایان لێمان کرد و تەبلیغ بووین ئەبێ دەرچین بەس ئەو کاتە حیجز هەبوو ئەو کەسانەی کە لە محکەمە هین بوونە حیجزانەکە هێنان بۆ حیلا ئەنجا هەوڵمانە لە مەرکەزی ئیمام قاسم ئەلە ئێرە مەرکەزی ئیمام قاسم لێوە معاون قاسم لێوە بوو ئیتە ئەوراق و مەوراقمان هاتوو لێوە جار بوو باوکم و کاکەم سابیر ئەوان ئاگادار بوون هاتبوون لەوێ ئەو وەختە هیچ کەسێک لە حکوومەت نە لە ئاسایش نە لە پۆلیس نە لە هیچی ئینتیما وەلای بۆ حکوومەتی عەبدولسەلام عارف نەبوو پارە و بەرتیل خواردن و پارەت بدە هەموو شتێک دەکرد پارەیاندا بوو ئێمە بۆی من حەجز نەبم بەڵام پۆلیسە کوردەکان ئەمە بۆ ڕۆژگار ئێڵێن پۆلیسە کوردەکان ئەوانەی کە لە مەرکەز عام بوون هەموویان نیشتمان پەروەر بوون جا من مامۆستا لە کاتی زیندانێکت وابزانم ئیمتیحانی کۆتایی ساڵی خانی مامۆستایانەکەی ئەوە چۆنە بێ مامۆستا ئەوە بەڕاستی برادەران یەکێک لەوانەی مامۆستا فایق برای خۆشەویستم زۆر هەرمیدا ئێمەمان نەزانی ئێمە کورد ڕزگارێکی زۆرمان بەلاەوە ینی چۆنە بێ من
خەریکی ئیش و کاری خۆم بووم و چۆنە بێ حیزبی ینی بەڕاستی گەنجایەتی زۆر خۆشە حیزبایەتی لە کاتی نهێنیە تاموچێژی تایبەتی خۆی هەیە ئەجا کە وتیان عەلیزەیەک بدە وەکوتم حکوومەت کەسی انتیمای بۆ حکوومەت نەبوو ئەگەر بیستە زوڵ و زەران بکردای تەنها بۆ پارەیان کرد نەک بۆ ئەوەی کە حکوومەتی عەبدولسەلام عارف بپارێز کە ئێمە ئەو کاتە ئەو سەردەمە بوو عەلیزەیەکم دا بە ئیدارەی هینەکە سیدنەکە لەسەرەوە بوو ئەمنیش لێوە بوو وتم نووسی بووم کە من مەرحەلەی ئەخیرمە و لە خانەی مامۆستایان و ئەمە ئیمتیحان بدەم و ئیمتیحانی ئەخیرە و ئەوانیش ئیتر هەندێک برادەریش هینان کردبوو هین ڕێگەیان پێم دا کە بڕۆم بۆ ئیمتیحان بدەم بەڵام بە مەرجێک ئەبێ کەلەپچە و زنجیر بکەنە دەستم پێم ناخۆش بوو وەکو سیاسیەک و جەلام نەکوشتووە لەسەر قەزایی هین نەگیراوم پیاو کوشتووە برادەران کاک فەیزۆڵا و جەماعەت و ئەوانەی لە سجن بوون و هەموویان وتیان کاکە تو بۆ ناڕۆی تو بڕۆ مەکتەبەکە تەواو بکە وەڵڵا باوەڕەکەی ئەمە بۆ هینە ئێڵێم یعنی پاڵیان پێمەوە زۆر ینی بەڕاستی هینێکی سەیرم هەبوو ئەو کاتە یعنی پێم ناخۆش بوو چۆنە بێ بە زنجیر و بە کەلەپچە و مسەلەحەیەکیان هەوو لە ناو حەوشەی مەرکەزەکە ڕایان گرت و چوومە دەرەوە لە پشتەوە دامیان ناو بردمیان خەڵکەکە سێرانکەوەم گوتم وامەزانی کە من پیاوکوژم لەسەر دزی گیراوم لەسەر جەردەیی گیراوم لەسەر بەهەرحاڵ بردمیان بۆ ئیمتیحان هاتینەوە چەند ڕۆژێکی پێچوو پۆلیسەکە بوو نەجمەدین بوو داخی گرانم نەمتوانی هیچ خزمەتێکی بکەم بەڕاستی پیاوێکی پیاوانە بوو بەڕاستی ئینسانێکی کورتپەروەر بوو بێ ئەوەی بمناسێ بێ ئەوەی بزانێکم بێ ئەوەی من بیناسم چوو بوو لە ئیدارەی سجن لەوێ لە پۆلیس هێن بەڵێنی دابوو توی من ئەم بەندە من ئەیمەم بۆ ئیمتیحان و خۆشم ئەیهێنمەوە تەسلیمەکەمەوە ئەوانیش تر وازیان هاوڵ وتیان بە مەرجێکە بێ کەلەپچە و زنجیر وتی باشقەی ناکە هات کە بانگیان کرد بۆ ڕۆژی دوم ئیمتیحانەکە دە ڕۆژە خایەنێ کەلەپچە و زنجیر وتی بەسە لە ناو مەرکەزەکە چوینە دەرەوە بە هێواشی پێمی وتم باش وڵا ڕۆی لەگەڵا ڕۆیشم کە چوینە دەرەوە لە هینەکە ئیتر هەمووی کردەوە زۆر پیاوێکی ئازا و جەربەزە و نەترس بوو کە لە کاتێکە پۆلیسێک چی وەرەگرت بە پێ ئەڕۆیشین بۆ تالیم تەپا ئەنجا لەوێ لە قاعەکەی ئیمتیحانەکە لە هینەکە بوو لە مەمەڕەکە بوو من کورسیەکی هەموو یەکە لە پشتەوە لەوە خۆتە زانی قاعە ئیمتیحانە دیوە دەستی چەپم بە کەلەپچە بە هینەکەەوە بەسترا بوو بە ڕەحلەکەەوە بە دەستی ڕاستم کاغەزەکە و پرسیارەکانە داوە پێم جواب بدەمەوە ئەجا کتێبیان بۆم هاوردووە کە بخوێنم من برادەران نەزانم ئەوەی باش بوو کەمێ زیرەک بووم لە قوتابخانە برادەران هەموویان نەزانن بەس بە وەرگرتنی قسەکردن هەموو جوابێکمەداوە پێشتم لەوانەیە زۆر جا بە خوێندن نەبووە ئیلا هەندێک خوێندنەکە تەواو کرد مامۆستا لە زیندان بەڵێ خوێندنم تەواو کرد جا ڕۆژێکیان بەڕێوەبەری هینەکە دارنوعالی نەجمەدین بانگەکەڵێ تو چۆن ئەم بەندە ئەوها ڕۆیتە دەرەوە ئەم لێرە دەستیەکەیتەوە بەڵکو ڕایکرد وتی تۆ مەسوودی من مەسوودم ئەگەر ڕایکرد منەکەنە ژوور لە جاتی بەهەرحاڵ هینم شاهدە وەرگی شاهدە هاتەوە بۆ سجن هەموو خەڵک شادەی برد بۆ ماڵەوە دڵخۆش و کە ئەخە مەرحەلەی دارالمعالمین کەم نییە ئەبی بە مامۆستا من هاتمەوە بۆ سجن هاتمەوە بۆ لای بەرادەران مامۆستا فایق لە ماڵەوە پێنج شەش سەروپێی هین کرد بە مەنجەڵی گەورە جا حەمەچۆر هەبوو خواردنی بۆمانە هێنا بۆ سجنەکان ئێمە تامانەکە بۆ هینە بێ مامۆستا فایق وتی لەبەر ئەوەی ئەم برادەرەمان دەرچووە لە خانەی مامۆستایان من سەروپیەکەم بۆ خەڵکە بۆ سیاسیەکان مامۆستا لە کوردایەتیە وتراوە زیندان مەدرسەیە زیندان فعلا مەدرسەیە ئێوە یعنی سووتان بینی لەو زیندانە واللهی مامۆستا گیان هەستمانە کرد هەستمان بە قورسایی خۆمانە کرد لە سجنین هەستمانە کرد یعنی کارێکی زۆر پیرۆست ئەنجام ئەدەین کە ئێمە لە پێناو کوردایەتیە حکوومەتێک لە ئێمە ئاترسێ ئێمە لە حکوومەتەکە ناترسین پارە بدە هیچ لێ ناکەن
باشە مامەسا ساڵی 1966 باڵی مەکتەبی سیاسی ڕێککەوتن وابزانم لەگەڵ حکوومەتە ئیمزاەکە نازام ڕێکەکەوێت لەگەڵ حکوومەتی ئەو کاتی عێراق ئەم ڕێککەوتنە چۆن بوو و خاڵەکانی باسی چییە کرد؟ باڵی بێگومان وەکو باسم کرد حیزبەکەی ئێمە پارتی دیموکراتی کوردستان جەماعەت جەلال قەدەغە کرابوو لەم لاوە حکوومەت عەرزی عوقەیلی حاکم عسکەری عام بوو زۆربەی شەوان بەرەبەیان هێشتا بانگی بەیان نەداوە بە سەماعەوە ئەسوڕایەوە هاوارێکە لەبان پیکابێک کە منعە تەجەورێ لە فڵان جادەوە بۆ فڵان جادە ئێمە نادەیانوە لە ناو حکوومەتە لە بەلەدیە ناوهینەکان هەیە جادەکان منعە تەجەورێ کرد ئەنجاکە لە دوای ئەوە مەلەماتۆر هات لە دوای هین ئەنجاکە کاک عەلی عەسکەری لە 8/6/66 ئەمر قەبز دەرچوو بۆ چێوچێ مام جەلال عومەر دەبابە حلمی عەلی شەریف عەلی عەسکەری خوا لێ خۆشوو مەلا موسفا هینی بۆیان دەرکرد ئەمری گرتنی بۆیان دەرکرد چونکە ئەوان دەزۆر بوون لە ناو شارەکانە مام جەلال و عومەر دەبابە لە سلێمانی خۆیان شاردەوە حلمی عەلی شەریف طبعاً بە هەویەی تەزویر پارادەی و هەویە دروستەکەی و دینی لێدەن ڕەسمی حلمی عەلی شەریفیان برد بۆ بەغات شەهید عەلی عەسکەریان هاورد بۆ کەرکووک ماڵەکەشیان هاورد خاویەکیان بۆیگە لە پشت هین حەمام عەلی بەگ ئەو ناوە هەمووی باخ و باخات بوو توور و کەرەوی دووتر و دڵخ و ئەوانە ڕێڕەوی بەسەرەوە نەبوو کەم بوو هەندێک ئەفرەت و مافرەت دەستکەنەی ئەو هینانیانە کرد ئەو لێوە مختەفی بوو من کە دەرچووم لە سجن پارەیاندا بوو دووبارە هاتنەوە بۆ گیانم 7 ڕۆژی پێچوو گمنیان گرتەوە بر خاڵۆم چکە کەفێلم بوو سەرم کە خاڵۆم مەحموود هات وتی پەشۆکان وتی چییە؟ وتی وەڵا ئەمر قەبزت بۆ دەرچووە ئەبێ بچی تەسلیم بی داوا تاکرد نەودە بر قەبز وتی وتیان لە بابێت بەس پرسیای لێ کرد وتم خاڵۆ دڵنیا بە ئەڕۆم بە برادەرانم وت ئەو وەختە کاک نەجمەدینگەلی و عەبدوڵای بابە عەلی شێخ عەبدوڵای بابە عەلی مختەفی بوون لە ماڵێک لە شاتوول و گازینۆی جوهێر هەبوو لە شاتوول و لە پشتەوە کۆڵانێکە بوو حیزب خانوویەکی بۆ کاک سەدەرەدین گرت بوو کاک سەدەرەدین خۆی ماڵ و مناڵی زۆر خزمەتی حیزبیان کرد بەڵاسی لێبوردوو بوون ئەوان مختەفی بوون من چوون بۆ لایەن وتم وەڵا هینم داوامەکەن وتیان بڕوە بۆ ئەوەی کە لە کاتێکە جێگەی خۆیان نەگۆڕی ئێمە ڕۆیشتە گرتمیان دووبارە 7 ڕۆژ دەژوورەوە بووم سێرم کرد تاوانەکەم ئەگەر دوور و درێژەی نەدەم پێی ئەوەیە کە زەلامێک کوژراوە ئەمن بووە لە ئیسکان من گوایە بەشدار بوومە وتم چ ڕۆژ وتیان 24 دەی 65 منش بیرم کرد وتم ئەو ڕۆژە من لە مەحکەم ئەم دەولە حکوم دراوم چۆن بەشداری کوشتنی زەلامێ بوومە ئیتر ئەوان کە کتابیان کرد بۆ ئەمن دەولە جواب هاتبەوە من تەبرێ دەرچووم دووبارە دەرچوومەوە کە دەرچووم ئەمر قەبزمان بۆ دەرچووە دووبارە چوم خۆم شاردەوە لەگەڵ کاک نەجمەدین و کاک عەبدوڵای بابە عەلی شێخ عەبدوڵای بابە عەلی دوو قات و خانۆکە ئێستاش نازانم وایانە کاک سەدەرەدین خۆی ماڵ و مناڵەکەی لە خوارەوە ئێمە لە قاتی دووەم بووین شەوان بە پاشتی دەرەچوین هینمان ینی ڕێخستنەکان و کۆبوونەوە و ئەومانە بەس بە شەوان دەرەچوین ئەمە هەمووی هەر جارێک مەرحەلەی نهێنیە مامۆستا اینجا حیزب کەوتووە بین دوو بەردەعاشەوە لەم لاوە مەلایی لە شاخن لەم لاوە عەرزی عوقەیلی شەو لە شەوێک حتا شەوێکیان عەرزی عوقەیلی کە بەیانەکانیان دەرەکرد حاکم عەسکەری عام منتقەکەی ئێمە وازەنی ئێمە ئاگرێتەوە شەو لە ترسا من و کاک نەجمەدین و شێخ عەبدوڵای بابە عەلی دەرچوین بەرەبەیان هێشتا تاوازە بانگی بەیانیەدا بەرەو لە شاتوولە دەرچوین چوینی ناو مەکتەبێکەوە مەکتەبی فتووە ئەو وەختە ئەمیر عەبدەلا خۆم لە ئیبتیدایی لە ساڵی 50کان نەقڵی ئەوێ بووم چوینە ئەو مەکتەبەوە بەهەرحاڵ شتەکە دوور و درێژە و نامەوێت زۆر لە هێنی بڕۆم منتقەکەی ئێمە نەگرتووە گەڕاینەوە مامۆستا ئەچینە لای ناوبڕێ دوای ناوبڕەکە حەزەکەم باس ئەو ڕێکەوتنە بکەین کە باڵی مەکتەبی سیاسی دواتر لەگە حکوومەتی عێراقیە ڕێکەکەوێەوە ئەو ڕێکەوتنە کۆمەڵە دەستکەوتێ بێ بۆ گەلی کورد بەڵێ بەڕێزانە چینە لای ناوبڕێک و پاشان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین.
بەڵێ بەڕێزان خۆشەویستان بە لە ناوبڕەکە باسی زۆر قۆناغمان کرد مامۆسا فاتح باسی زۆر ڕووداوی کرد قۆناغی نهێنی باڵی مەکتەبی سیاسی لە کەرکووک کە چۆن بە نهێنی کۆبوونەوە کۆبوونەوەکانتان هەمووی بە نهێنی بوو هەروەها کەوتبوونە نێوان دوو بەرداشەوە گەیشتی ناوەی کە مامۆسا من پرسیاری ئەوم کرد کە ڕێککەوتنی باڵی مەکتەبی سیاسی و با بڵێن حکوومەتی عێراقی ئەو کاتە لە ساڵی 1966 بزانم ئەو ڕێککەوتنە ئەنجامەدرێ ئەو ڕێککەوتنە ئایا هیچ دەستکەوتێکی هەبوو بۆ گەلی کورد؟ بەڵێ ئەجا وەکوتم حەزب کەوتبووە دوو بەردەعاشەوە ئەی هاڕی لەم لاوە مەلایەکان لەم لاوە حکوومەتی عەبدولسەلام و منع تەجەول و حاکم عسکەری عام و ئەمانە دوایی ڕێوزەراکە بوو ناوەکەم لە بیرەوە چوارشەموان بەرنامەی هەبوو هینی طرح کرد کەوە مفاوەزات گفتوگۆ بکە لەگەڵ کووردا نەک لەگەڵ مەکتەب سیاسیە بە تەنیا ئەنجا کە لە ئەنجامی گفتوگۆ کۆمەڵێ هینیان بەخشی بە کورد یعنی وەکو ئێمە نابێ بڵێن بەخشی ئەبێ بڵێن وەرگیرە چونکە ماپ وەرئەگیرێن نادرێت هیچ کاتی حکوومەتێکی عێراقی بەخواستی خۆی ماپی نەداوە ئللا بە ئیجباریکەی بە شۆڕش بە چەک ئیجباریکەی تاوەکو ماپی خۆتی لێ وەرگری بێنەوە سەرەوەیە هینێش حیزبیش لەم هینەیە بوو لەم میحنەتەیە بوو کە لە بینی دوو بەردەعاشا بوو نقاطەکانەوە بوو عینەنها یعنی ماپی نەتەوەی کورد ئەدرێ وەکو خوێندون و وەکو جەری دەربکەن و ئیتر سجنەکان بەڵا بکرێت ئەو ڕێککەوتنە مامۆسا بەچی ناسراوە؟ ئەو ڕێککەوتنی 29 حوزەیرانی ساڵی 1966 بەڵێ لە نێوان با بڵێن حکوومەت عێراقی و هەروەها باڵی مەکتەبی سیاسی ئەنجامەدرێ؟ تەنها باڵی مەکتەبی سیاسی بەڵێ هینەی کرد واژۆی کرد مزای کرد بەڵام خوا لێ خۆش بوو مەلا مستەفا تەئیدی کرد بەشدار بوون هەتا ماوەیەک دوای بەرەبەرە خۆیان کشانەوە ئەنجا کە حزب لە نهێنیەوە ئێمە وەکوتم خۆمان شاردبووە لە ماڵەکە دەرچوینە دەرەوە تەواو ئیتر بە ئاشکرا کۆبوونەوە و ئەنجاممان ئەدا و چالاکی خۆمان ئەنوان لێرەیە مشکلەکەی ئەوەیە ئەمە با بڵێم سایکۆلۆجیەتی یعنی کورد وەکو ئایدیا وەکو فکر هەر حیزبێک هەر لایەنێک لە حکوومەتێکی عێراقی نزیک بێتەوە ئەم حکوومەتی ئێستا بێ ئەوەی پێشووتر بێ ئەوەی پێشووتر بێ ئەوەی داهاتوو بێ خەڵک لەو حیزبە یعنی بڵێن ناچێ بەدەمەوە لێی دوورەکەوێتەوە چونکە بۆ لەبەر ئەوەی هەموو حکوومەتەکانی عێراقی تا ئێستاکە لە ساڵی 21 کە حکوومەتی عێراق دامەزەوە تا ئەم دەقەی لێرە دانیشتوینە لە تەلەڤیزیۆنی کەرکووک حکوومەتەکانی عێراق هەمیشە هەوڵیان داوە ماپی کورد پێشێل بکەن و ئەیانەوێت یعنی کورد هەمیشە بە کۆیلە بمێنێتەوە لە ژێردەستی حکوومەتەکانە حتا ئەم ئێستا شیعە و سونە لە بینی خۆیانە لە ناو پەرلەمانە یەکن دژ بە کورد بەڵام کە دێنە دەرەوە دوژمن یەکترین ئێمە بە پێچەوانەوە اینجا کە بەیان نامەکە بوو خەڵکەکە پێی ناخۆش بوو کە باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ حکوومەتی عەبدولسەلام عارچ پێک هاتووە بە تایبەتی کە مەلایەکان کشانەوە و چوونەوە شاخ و شەڕ دەستی پێکرد هەندێک مناوە شا لەم لەولا دەستی پێکرد حکوومەتی عێراقی ئەوەی لێرە کە حیزبی تۆزێک شەرمەزار و یعنی من لە نووسیمە لە بیرۆوەریەکانمە بەڕاستی بەڕاستگوێی نووسیمە چکو بۆ خۆم نووسیمە بۆ نەتەوە بۆ نەوەکانم نووسیمە ڕۆژە لە ڕۆژان خوێندیانە بزانان باوکیانیان باپیریان یعنی نووسیمان پەروەر بۆ هیچی تر چاومان لە هیچ نەبووە وای لێ هات یعنی هاوکاری حزب لەگەڵ حکوومەتی عێراقیە بە تایبەتی لەم شارەیە لە کەرکووک وای لێ هاتی بوو خەڵکەکە بە چاوێکی خراپسەیری حیزبیانە کرد ئەیانوت حزب بۆتە پیاوی حکوومەت یعنی خراپتیشان ئەو ڕێککەوتنە ڕێککەوتنی ساڵی 1966 هیچ دەستکەوتێکی تیانە بوو بۆ گەلی کورد
والله تای بوو بەڵام لەبەر ئەوەی گەلی کورد وەکوتم ئەو جۆرە ڕێکەوتنەی پێ قبوڵ نییە. بەڵام بۆ نمونە کۆمەڵێک خاڵی گرنگی تێدا بووە، کۆمەڵە خاڵی گرنگی بوو، نەورۆز بوو بە ڕسمی. ئەو یعنی یەکێک لەو دەستکەوتانە پێشەو بەروارە نەورۆزکەشی کەس نێتوانی جژنی نەورۆزی و یان ئاگر کاتومە بەنهێنی ئەمە لەبان گردەکانی ڕەحیماوە و لە بان لای تەنکێکە لەوانە خەڵکمان خۆمان و ینی خەڵک ڕۆیشت ئاگریانە کردەوە بەنهێنی. بەڵام ئێستا بۆ نمونەکردنەوەی زانکۆی سلێمانی یەکێ بوو لە دەستکەوتەکان زۆر دەستکەوتا بوو. بەڵام زمانی کوردی زمانی کوردی بوو بەم زمانێکی ڕسمی لە ئەمانە دەستکەوت نەبوون بۆ گەلە خەڵک ئێستا من وتم ئەمانە زۆر دەستکەوتی چاک بوون و زۆر دەستکەوتی باش بوون. بەڵام حکوومەتەکە حکوومەتێکی شۆبێنی بوو، حکوومەتێک بوو ینی وەکوتم ینی حتا هینەکەی وەلایەن بۆ حکوومەتی هین نەبوو مخابرات و ئاسایشە و ئەمنەکەشی. اینجا بەرەبەرە ینی باڵی مەکتەبی سیاسی کەمێک ینی شکستی هێنا، حکوومەتیش زیاد زەختی لێ ئەکرد کە ئەبێ بەشدابین لەگەڵیا هەندێک لە کردەوە کە ئەوە نەشیاو بەڕاستی من نووسیمە لەوانەیە وای لێ هات بەڕاستی ینی خەڵکەکە داوایانە کرد کە حزب بکشێتەوە لەو هینە لەوەی کە ئەو اتفاقی لەگەڵ حکوومەتی عەبدولسەلام عارف کردێتە لە 29 حوزەرانی ساڵی 66. باشە مامۆستا ساڵی 1970 ئەمجار ڕێکەوتنی 11 ئازار مۆرەکرێ. هەڵوێستی باڵی مەکتەبی سیاسی و کاتە چیە بێ؟ طبعا کە ئێمە زەخت نەما لەسەر حزب بەردەوام بووین لە چالاکی و ئیشی خۆنە وەکو حزب ناو شاری کەرکووکە، ناو شاری کەرکووکە لە ژنەی ناوچەی کەرکووک بەڕاستی دوای دق دامەزرا مامۆستا نورەدین عەبدەڕەحمان و حەسیب نورەدین و شەید فەیزوڵڵا کاک محەممەد جەبار ئەمانە ینی هەم ئەندامی لق هەم ئێمەش ئەندامی ناوچە بووین. من بووم بە مامۆستا بووم لە کەلار، بووم بە مەسئولی ناوچەی کەلار لە ساڵی 66 جێبێکم بەدەستەوە بووم هەتا ساڵی 70. یعنی لە ساڵی 67 من دامەزرام جاری وای داوای لێ بردنەکەم لە برادرانم و لە بینەرانی خۆشەوی جاری وایە ینی چونکە سەردەمەکە زۆر دوور و درێژە هیچی لە 40 ساڵ و 50 ساڵ کەمتر نییە، ئینسان هەموو هینەکەی بە زنجیرە و تەسەلسل نایەتەوە خەیاڵ. دوای ئەوە کە ئێمە من مەسئول بووم لە هین مەسئولی لیژنەی ناوچەی کفری بووم لە ساڵی 67 دامەزرام وەکو مامۆستا ئەو کاتە حکوومەت من کە تەخەڕوجم کرد ئیختیفام کرد لە دوای ئیختیفای چوم عەریزەمدا یەکسەر تەعینە بووی بە مامۆستا، من بووم بە مامۆستا نەقلی باوانوش کرام. دوای ئەجا لێرە باسی ئەوەت کرد لە پەروەردەی کەرکووک. مامۆستا کاتێک کە مامۆستا بووی با بڵێن ئەم هەڵوێستە سیاسیانی کە هەبوو لەگە باڵی مەکتەبی سیاسی هیچ کێشەی بۆ دروست ناکرد؟ کێشەی بەڵێ لە دوایە کێشەی زۆر دروست کرد، بەڵام هێشتا کە مەلایەکان ساڵی هەفتا نهاتوە بەیانی ئازار دەرنەچوو بوو. ئێمە چالاکیمان نانوان و ئێمە دەمسپی کورد بووین و بڵێن لە ناو شاری کەرکووک عەلی عەسکەری مەسئول بوو. والله جارێکیان شەید عەلی عەسکەری نازانم جاری پێشوو باسم کردوێ یان نە لای مەجلس مەرکەزی مسەلەحەیەکی کە زابطێکی تیابوو لەگەڵ چەند پۆلیسەکە تەنها تعدایان لە کوردێک کردبوو کە عارەبانی پێشتە فرۆشە. لەو کاتەیە شەید عەلی عەسکەریەک دێتە سەری لەگەڵ پێشوەرگەکانە ئەبینێت دائابزن خۆیان لە زابطەکە و لە هەموو پۆلیسەکان سەر و گوێلەیان ئەشکردن هەزار جۆن بە فەیسەڵ ئەنساریەدا وەختە قایت فەرقەی دوو بوو. ئەو کاتە بوو مامۆستا کە بڵێن باڵی مەکتەبی سیاسی کە دەولە بینی لە کەرکووک لەگەڵ حکوومەتی عێراقی بوو، لەگەڵ حکوومەتی عێراقی بوو. وتی بڕۆ بە فەیسەڵ ئەنساری بڵێ عەلی عەسکەری ئەوهای لەمان کردووە، یعنی نێرانە بوون. ئەوە نەبێ بڵێ ئەڵقە لە گوێی حکوومەتی عێراق بوو بێتی. یعنی مامۆستا ئێوە کە لە 66 باڵی مەکتەبی سیاسی کە لە کەرکووک بوو بە ئاشکرا کوردایەتیتان نەکرد؟ بەڵێ بە ئاشکرا هەتا گەیشتە تەعەن
هەموو کاتێ حزب هەوڵێدا لەگەڵ پارتی لەگەڵ خوالێ خۆش بوو مەلا مستەفا ڕێک بکەوێت. ئەیکی ڕێکەکەون لەگەڵ ئێران بەڕاستی سەدێ مەسەری لە کاتی شۆڕشی ئەیلول بە چاوی خۆم بینیمە ڕاستەوخۆ ئێران بەڕێوەیە برد. ئێران ڕازی نەبوو باڵی مەکتەبی سیاسی لەبەر فکری پێشکەوتی خوازانەی هەبوو. حکوومەتی شای ئێرانیش حکوومەتێکی خۆتۆزانی شاهنشاهی یعنی کۆنەپەرست یعنی نانەویست باڵی مەکتەبی سیاسی کە مام جەلال و نوخبەی ڕۆشنبیرانی کورد و ڕووناکبیرانی کورد لەگەڵ باڵی مەکتەبی سیاسیا بوو. نەیانەویست بێتەوە ناو پارتی لەبەر ئەوەی نەوەکو ڕای پارتیش بگۆڕن بەرامبەر بە ئێران. ئێران ڕازی نەبوو. ئەجا خوالێ خۆش بوو مەلا مستەفا داوای کرد وتی ئەبێ ناوی حزبەکەتان بگۆڕن لە پارتی دیموکراتی کوردستانەوە. وەڵام مؤتەمەرێکمان بەس لە کەلار من لێ خۆم مامۆستا بووم بەشداریش بووم لە ساڵی ماین 68 بوو یان 69 بوو. ناو حزبەکەمان گۆڕی ناومانە پارتی شۆڕژگیرانی کوردستان. ئەمە لەسەر داوای مەلا مستەفا بوو تی نابێ حزب بەناو پارتیەوە بمێنێ. واتە مامۆستایەوە تاکو ئەو ساڵە ئێوە هەر بە ناوی پارتیەوە هەر بە ناوی پارتیەوە ئیشمان کردووە. بەڵام لەسەر خواستی مەلا مستەفا بەڵێ لە کۆنگرەی کەلار ناوەکەمان گۆڕی کردمان بە پارتی شۆڕژێری کوردستان و دەنگمان لەسەریدا کە بووە پارتی شۆڕژێری کوردستان. اینجا کە حکوومەتی کە کاتێک بەردەوام حزب خەڵکی ئەنات بۆ سەرکردایەتی و لای خوارێ خۆش بوو مەلا مستەفا بۆ ڕێکەوتون و ئەم دووبەرەکەی ئێستاکە زەرەر بە کورد دەگەیەنێ و کورد یعنی ئەو شۆڕشەی نەکردو بۆ ئەمەی کە ئێستاکە خەڵک ئەو های بەسەرا بێت. خوالێ خۆش بوو مەلا مستەفا یەک پێشنیازێکی وتی بە مەرجێک حزبەکەتان هەڵوەشێنەوە تێکەڵاوی پارتی بنەوە. ئەلێرەیە باڵی مەکتەبی سیاسی کۆبوونیان کرد بڕیارداندا وتیان لەبەر بەرژەوەندی ملەتی کورد بۆ مێژووی نەتەوەکەمان بۆ ئەم سەردەما کە ساڵی هەفتایە بەیاننامەی ئازار دەرچووە مەلایەی چوونەتە کەشکەلان فەلەک سەدام بەقەستی طبعا سەدام معامەرەی کرد هەفتاوسێ چی بەسەر خوالێ خۆش بوو مەلا مستەفا نەهێنا کە وەختە مەلەکانی نەخۆیان تەقانەوە لە حاج ئۆمەران. پیلانی سەدام ئەوە ئەنجا کە باڵی مەکتەبی سیاسی بریاریاندا وتیان حزبەکە هەڵەوەشینەوە تێکەڵاوە بینەوە لەگەڵ پارتیە ئێمە کوردایەتیەکەین نەک حیزبایەتی. ئێمە مادام ملەتەکەمان داوامان لێەکە لە ئادای ئێمە ڕازی نییە پێویستە ئێمە حیزبەکە هەڵوەشێنەوە. کۆنگرێکمان بەس لە بەغا من بەشدار بووم. ساڵی چەند مامۆستا؟ ساڵی 1970 لە دوای ئەوەی بەیاننامەی ئازار دەرچووە چوین کۆنگرەکە لە دەرەوەی بەغا بەستمان منطقەی موسەیە بوو ئابزانم ناو باخ و باخاتە حتا هەنیا ئەمن هات و دوای عمر دەبا بۆ مام جەلالۆمان لەگەڵانە وتیان بۆ سەفرە هاتووینەوە شیاندار بە هەر حاڵ لەوێ قسەکەی مامۆستا عولەما وتی من ڕازی نیم بنووسن وەڵا بە کۆی دەنگ بڕیادرا حیزب پارتی شۆڕژگیرانی کوردستان هەڵوەشێتەوە و تێکەڵاوی پارتی دیموکراتی کوردستان بێتەوە بۆ بەرژەوەندی نەتەوەی کورد بۆ ئەوەی کورد بگا بە ئامانجی خۆی و لەم دووبەرەکیە ڕزگاری بێت و کە باڵێکی لەگەڵ حکوومەتایە و باڵێکی تری لە دەرەوەی و لە شاخە. ئەمە لێبوردوویە ئەمەیە کە حیزب خۆی هەڵبوەشێنێتەوە لە پێناوی نیشتیمانە لە پێناوی بەرژەوەندی گشتی ملەتەکە چکە داخوازی ملەت وا بوو وتی یەک بگرنەوە. بەڵام ئایا ئێستا لەم زۆرفە ئێستای کە دینە سەری ئەوە ڕوحێتە ماوە نەخێر. هاتینەوە من مامۆستا گۆدەر زۆرستەم مامۆستا بوو لەگەڵ ما قادر شەفیق مامۆستا بووم لە چەمچەماڵ داوای لێبوردنەکەم. هات ئێمە بووین بە ئەندامی لیژنەی ناوچەی چەمچەماڵ. بەڵێ ئیتر مامۆستا وا بزانم لە کاتی تێکەڵاو بوونتان کۆمەڵێ بڕیارە درێ ئەو بڕیارانە چی بۆ گەبیرت بێتەوە یعنی مەسەلەن بۆ ڕێخستنەوەی ڕیزەکانی حزب؟ دەستخۆش دەمخۆش بڕیارەکە وا بوو ئەگەر هاتوو لایەنی مەلایی
پابند نەبوو بەو تێکەڵاوبوونا ئەوە ئەتوانین ئێمە حیزبەکەی خۆمان دووبارە بکەینەوە. پارتی شۆڕشگێڕانی کورد. بەڵێ بەڵام بەهەرحاڵ من بووم بە ئەندامێژەی ناوچە کاک قادر شەفیق و مامۆستا گۆدەرس جارێک هات دوو جار تر وازیان هەوت بەس من بەردەوام بووم لەمە لەهیم لە کۆبوونەوەی لیژنەی ناوچەی چەمچەماڵ. بەڵام وەکو جسمێک کە زەرعی بکەی چۆن نیشتە گورچیلەی کەسێکی تر بێنێ لە گورچیلەیەکێکتر دابێنێ بێ ئەوەی تەتابوقی بکەی ڕەبز دەکرا. بەڕاستی من هەستمەکە ڕەبز دەکرێم بەڵام ئێمە کوردایەتیمان نەکرد. ئێمە بۆ کوردایەتی بوو بۆ خۆشیەوە نەبوو کە ئێمە دڵمان خۆش بێ بە مەلایویان بە بەڵام ئەمڕۆکە وا ئەگەیەنێ کە ئێمە لەگەڵەوانە بین خەبات بکەین بە دڵسۆزی بەردەوام بوو لەگەڵیانە هەتا 74 ئەو ماوەیە کە با بڵێنی تر حیزب ئاشکرا ئەبێتەوە و وا بزانم باس لەواکرێت کە ئەو 4 ساڵە 3 ساڵە یا 4 ساڵە تقریبەن ئەڵێن خۆشترین ساڵەکانی کورد بووە لە عێراق. تا چەند ئەو بۆ چوونە ڕاست؟ واللهی ئەزانی چییە ملەتی چونکەڵێن لە کاتێکدا کورد هەمووی با بڵین ڕیزی کورد بووەوە یەک ڕیز و هەروەها لە بەرامبەریشدا گفتوگۆ بوو لەگە حکوومەتی عێراقیە. حەزەکەم لێرە شتێک بڵێم لە حضوری جەنابتانە هەر شۆڕشێک گفتوگۆ و مفاوەزاتی کرد لەگەڵ حکوومەتە عێراقیەکانە طبعا هەمووی فەشەلی هێنا و سەری نەگرتووە و کورد تای زەرەرمەند بووە و حیزب تای زەرەرمەند بووە. ئەگەر سەرکردەکانی کورد سیاسی بن، ئەگەر شۆڕشگێر بن، ئەگەر شۆڕشیان بەلاوە مەبەست بێ، ئەگەر مافەکانی نەتەوەی کوردیان بەلاوە مەبەست بێ شەڕ ڕاناگەڕن. ڕاستە بە گفتوگۆ تۆ هین وەرەگری بەڕاستی ئەو کەسانی کە بەشدار بوونە لە شۆڕش بیران لە دەوڵەتی کوردی کردوتەوە. ئەمە لا مرکزیەوە ئەمە نازم حکمی ذاتیە و ئەمە حکمی ذاتی ڕاستەقینە و ئەمە پێدەڕێتە ئیستا ئێمە لە